ناوبازاڕی هەڵەبجەیە و نەبوونی موچە و خراپی دابەشکردنی سیستەمەکەی بە وتەی خاوەندوکان و فرۆشیارەکان بازاڕیان نەماوە. ئەوان دەڵێن زۆرینەی خەڵکی شارەکە پشت بەو موچەیە دەبەستێ کە حکوومەت پێیان دەدات. وەڵاهی ئەوەی کە من ئەم لە مناڵی و خەریکیم پیشەیەم ئەگەر موچە نەبێ بەڕاستی بازار نەک نامێنێ هەر نییە ینی بژێوی ژیانی ئەم شارەش بەڕاستی ئەوەی کە من تەجروبەم کردوێت و بیزدانم تەسەوور ئەەکەم لە سەدا 75-80 لەسەر موچە بێ. هەڵەبجە لە ڕووی جۆگرافیەوە ناوچەیەکی داخرا و چەپی هەرێمی کوردستانە. بێکاری و بێبازاڕی وای کردووە لە مانگەکەدا چەند ڕۆژێکی کەم بازاڕەکەی گەرم و گوڕی بەخۆیەوە ببینێت. موچە نەبێت لەم شارە بوونی بێبازاڕی هەلی کار و بژێوی ژیان دروستە بێ و خودی خۆی وەکو ناوچەی جوگرافی هەڵەبجە بەعام بەگشتی شوێنێکی چەپە کەواتە قوفڵە هیچ دەرچەیەکی نە و هیچ شتێکیشی نەبێتە ناوەی بۆ بژێوی ژیانی خۆی ئەتوانین بڵێن سەرسنوور نییە مەرجی بەسەرەوە نییە ئەمەش یەکێکە لەو کارەکانی ئەوەی کە خودی ئەم شارە نەبوونی بێبازاڕی و نەبوونی هەلیکاری یەکێکە لەو کارە سەرەکانی ئەم شارە. لەگەڵ ئەوەی هاوڵاتیان پارەیان پێ نییە نرخەکانیش بەرزن. موچەش بە پێی ئەو سیستەمە دابەش ناکرێت کە ڕادەگەێنرێت. بە جۆرێک هێشتا بەشێک لە وەزارەتەکان موچەی مانگی سێیان وەرنەگرتووە. ئێمە دەتوانین ئاماژە بەوە بکەین نەک بەتەنها خەڵکی هەڵەبجە بەڵکو بە ڕێژەیەکی زۆر و بەرچاو دانیشتوانی باشووری کوردستان یەکەمین سەرچاوەی بژێوی ژیان و داراییان موچەیە. لەم نێوەندەشا هەڵەبجە پشتێکی زۆری بەردەکەوێت لەبەرەوەی ئەم شارە بە هۆی سنووری جوگرافیاییەوە کەوتوتە شوێنێک زیاتر لاچەپە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێ لە هەموو هەرێمی کوردستان گرفتی موچە هەیە بەڵام لە سلێمانی گرفتەکە زیاترە کە داهات ناگەڕێتەوە. لە سەرۆکایەتی داواکاری گشتی داوامان کردووە پێویستە لێکۆڵینەوە بکرێت. لیژنەیەکی سێکەسیش لەو ڕۆوە پێگاتووە. گرفتی دابشکردنی موچە لە هەموو هەرێمی کوردستان هەیە لەبەرەوەی موچە دوا ئەکەوێت لە وەختی خۆیان نادرێت و ئەگاتە 45 ڕۆژجاری ئەی مانگ و نیوەک اینجا مانگێک دابەشەکرێت وازەحی شەمە دیارە موچەیە مانگە بە 18 ڕۆژ ینی بەو خشتەی دابشکردنی موچە بە 18 ڕۆژ کۆتاییت. ئەمە لە هەموو هەرێمان بە تایبەتتر لە سلێمانی ئاین لە سلێمانیە لەبەرەوەی داهات ناگەڕێتەوە بۆ سلێمانی لەبەرەوەی گرفت هەیە سستیەکە زیاتر بووە وتەخانە نشینی وهەیە 6 ڕۆژەچێ موچەکەی نییە بانقی وهەیە 35 میلیۆن و 70 میلیۆن و 100 میلیۆن کەی پارەیە تۆ بۆ موچە خۆرانی خانە نشین دایبنیت. ناجێگیری و بەرز و نزمی نرخ نەبوونی موچە و بێبازاڕی و قەیرانی سوتەمەنی و بێکاری دیارترین ئەو قەیرانانن کە لە پارێزگای هەڵەبجە هەن. بەرپرسانی ئیداری و خەڵکی شارەکە دەڵێن حکوومەت وەک پارێزگا سەیری پارێزگاکەیان ناکات. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.